ژمارەیەک ئاژەڵدار و چێواری هەڵەبجەن داوا دەکەن ئەم شوێنە بکرێتە مەیدانی فەرمی کڕین و فرۆشتنی ئاژەڵ. 20 ساڵە هەڵەبجە مەیدانی کڕین و فرۆشتنی ئاژەڵی نییە. ئەم شوێنەش بە درێژای و ساڵانە بەوەی کەم و کورتی و کێشە و گرفتی شوێنەکەوە نەتوانراوە ببێتە مەیدانێکی فەرمی. 350 چێوارە بین لە سنووری هەڵەبجە شەیدا. باشە مەیدانمان نییە. مەیدانمان نەبووە تا ئیسا و مانێ مەیدانە بکەین و بێ بە ڕسمی شەڵا پشت بەخوا و کاسبیتیا بکەین و خۆمان تەریقە بینە لە بۆنەکانە لە قوربانە خۆمان تەریقە بین و حیوانمانە بەرە سەر ئەو جادەوە تێگەی وەکو خۆمان بەیساگەر مەیدانەکە بێ هەرمیەتەوە مەیدانەکە هیچ ئینێ نابینی ئاین سیماگی ناشین نابەخشێ بە شارەکەمان لە مەیدانەکە کڕین و فرۆشتنی خۆمانەکەین سعرەکان سابتە کەم و زیام ناکە. وەک ئەم ئاژەڵدارانە دەڵێن زیاتر لە 300 چێوار دەبن لە هەڵەبجە کڕین و فرۆشتن بە ئاژەڵەوە دەکەن. شوێنەکە ئاوینیە و نزیک بە شوێنی هەڵژشتنی بەشێک لە زبڵ و خاشاکی هەڵەبجەیە. داواکاریان ئەوەیە شوێنەکەیان بۆ چاک بکرێت و وەک مەیدانێکی نمونەیی بتوانن کار و پیشەکەیان لەو شوێنە درێژە پێ بدەن. کابرایەک کە ئەسڵەن هەر نازانێ حیوان وڵاتچی هاتووە لێرە 250 مەتر عەرزی وەرگرتووە و کوێ داوێتی بە 3 وەرەقە و بە 4 وەرەقە چ مانایەکی ئەمە یەک. دوو داواکاریمان ئەوەسانە حکومەت بێت تەنها ئەو بیرەمان بۆ بکاتەوە ئەو خەڵکە ئیتر وەکو خەڵکی تر ئەو چاوەڕێژی کۆڵانەکانمان بۆ بکە ئەو خەڵکەی کەوا زەوی وەرنەگرتووە بێ با زەوی بداتێ وەکو من وەرم گرتووە بەڵام لە سەوا هەفتای خەڵکە کاسبکارەکە وەری نەگرتووە 94 ڕقم عەرزیان تەوزیع کردووە کەس نازانێ بە چیانداوە هەر تەنها پێم بڵێن لەو 94 ڕقەمە 20 ڕقەمی بدەنە بڵێن کاکە ئەم 30 ڕقەمە کاسبکارە. ئەم شوێنە دوکانی پێویستە بیکەن بۆ برا علافەکان بێن لێرە علاف فرۆشن. دوکانی پێویستە بۆ چایخانە و شوێنی ئیسراحەت چاوڕێژی پێویستە جادەی پێویستە ئەومان پێویستە. داوا لە حکوومەتەکەین هەرچەند هیچ بۆ کەس ناکەن داوایان لێەکەین هاوکارێکی مامناوەندمان بکەن هاوکاریەکەوە بە شارەوانی بکرێ. دروستکردنی مەیدانی کڕین و فرۆشتنی ئاژاڵ سوودی بۆ جێگیری و دابەزینی نرخی گۆشتەیە. مەیدانەکە لەسەر ڕوبەری 8 دۆنم زەویە و تەنیا ئەوە ماوە لەلایەن لایانی پەیوەندیدارەوە بیر و چاوڕێژ و کەموکورتی شوێنەکە چاک بکرێتەوە. بەهۆی نەبوونی مەیدانی ئاژەڵ فرۆشتن لە بۆنەکانیشدا بە تایبەت جەژنی قوربانی پیرۆز دەیان شوێنی کاتی کڕین و فرۆشتن لە ناو کوچە و کۆڵانەکانی هەڵەبجە دروست دەکرێت. ئەوەش سیمایەکی ناشرین و دوور لە ڕێنمایە تەندروستیەکان بە شارەکە دەبەخشێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.